نزیکەی 2 ساڵە پەرلەمانی کوردستان بەهۆی کێشەی سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە پەخراوە و هیچ هەوڵێکیش بۆ بەگەڕخستنەوەی نییە. وێڕای نەڕەزایی لایەنە سیاسیەکان و پەرلەمانتاران بە دۆخی سیاسی هەرێم و پەخستنی دامەزراوە شەرعیەکان. پەرلەمان وەک دامەزراوەیەکی یاسایی و بەرزترین دەستگای بڕیاردان لە هەر وڵاتێک دێتە هەژمارکردن. لە هەرێمی کوردستانیش دوای ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1991 بە هەماهەنگی سەرجەم لایەنە سیاسیەکان پەرلەمانی کوردستان بۆ ساڵێک دواتر دامەزرا و بەدەستکەوتێکی مێژوویی بۆ هەرێم لە قەڵەم درا کە ساڵانە پەرلەمان بۆ کردنەوەی یادەکان تیایدا بە تایبەت یادی هەڵەبجەی شەهید و بۆنەکانی تر ماڵێک بووە بۆ هەمووان. بەڵام بەهۆی زاڵبوونی حیزبایەتی بەسەر تەواوی دەستگا و حکوومەتدا پەرلەمانیش بوو بە یەکێک لە قوربانیەکان و نزیکەی 2 ساڵە بێنازماوە. لایەنەکانیش بە تایبەت پارتی تەنها جەخت لە کاراکردنەوەی دەکەنەوە. هەلبەتە گەل کۆرەکردنە پەرلەمانینە ژ مؤسسەکە گرنگە وڵاتیە بە تایبەتی مؤسسە تەشریعی پێویتیوی تەفعیلکردنەیە بۆ هەندێژی پارتی دموکراتی کوردستان پێنگاوێت ئەرینی یەت بووی بابەتی هاوێتین و سەردانە هەمی حەزبای کردی لێ گەڕا دوێ پێتیوی هەندێک و جاوارەیە یەکەتە نیشتیمانی کوردستان دکەین کۆ بەرسەوا آخر جبینات گەل پارتی بهتەدان بدیت نامژی ئەگەر هاتو پەرلەمانکارانە بوو ئەو تشتێک و شێ چارەسەریە هەمی قەیرانە بکات و مشکلên سیاسی هەرێمی بەرەف چارەسەریە ببێتن هەلبژارتن وەختی خودە بهتەکردن دەرئەنجامên ئیجابی هەبیتن. فراکسیۆنی گۆڕانیش دەڵێت هەرێمی کوردستان بە دۆخێکی خراپدا تێپەڕ دەبێت و ئاماژە بەوە دەکات سەرۆکایەتی هەرێم بە ناشەرعی بەڕێوە دەبرێت و پەرلەمانیش پەک خراوە و پەیوەندیە سیاسیەکانیش تەواو تێکچوونە. بۆیە دەڵێت پێویستە دۆخەکە چاک بکرێتەوە. ئەو دۆخە سیاسی هەرێمی کوردستان تێدا دۆخێکی خراپە لەوەی کە سەرۆکایەتی هەرێم بە ناشەرعی بەڕێوە دەبردرێ ئەو پەرلەمان پەخراوە. بۆیە مەسەلەکە لێرە هەبوونی ئومێد و نەبوونی ئومێد نییە. مەسەلەکە دەبێت پێشەرکاری یاسایەکان کۆتایی پێبهێنرێ و دۆخەکە ئاسایی بکرێتەوە و یاسا سەرۆر بێت لە هەرێمی کوردستاندا. بۆیە مەبەستە گەورەکە ئەوەیە چۆن دامەزراوە شەرعیەکان لە هەرێمی کوردستان بکەونەوە سەر پێی خۆیان. ئەگەرچی پەرلەمانی کوردستان خولەکانی ڕابردووی بە سەرکەوتووی تێپەڕاند بەڵام لە کابینەی هەشتی حکوومەتی هەرێم بەهۆی ناکۆکی حیزبەکان و بە تایبەت کێشەی سەرۆکایەتی نەیتوانی ئەم خولەی تەواو بکات کە بۆ 2 ساڵ نزیک دەبێتەوە پەک خراوە و تەواوی خوێندنەوەی پرۆژە یاساکان و چالاکیەکان تێیدا وەستێنراوە بە تایبەت لە مانگی ئاداردا کە زۆرترین کارەسات بەرۆکی گەلی کوردی گرتووە و چاودێرانی سیاسیش بە ناومێدی لە خراپی ڕەوشەکە دەڕوان و پێیان وایە ناتەبایی لایەنەکان بەرژەوەندیەکانی کورد دەخەنە مەترسیەوە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.